هێرشەکانی تورکیا بۆ سەر کورد بەردەوامی هەیە و لە دوا هێرشیشدا لە ڕۆژئاوا 3 کەسی کردە قوربانی کە یەکێکیان پێشتر نوێنەری کۆنگرەی ستار بۆ لە هەرێمی کوردستان بە ناوی لێمان شاوێش. ئیرادەیە ویگەلی پاراستنە ڕێڤەبەرین ویگەلی تایبەت سەکناندنەوان ئێریشên غەدار و نەسنگ بسنگە کەسên سڤیل و لەسەر کاری خۆ بوون ji bo pêkanîna projeyên xidmetguzariyê li ser kar bûn ew kesên sivîl têne hedefgirtin. چاودێران ڕایان وایە هەڵبژاردنەوەی ئەردۆغان پرسی چارەسەری کێشەی کورد دەخاتە بەردەم مەترسیەوە بەو پێی تورکیا بەردەوامە لە هێرشەکانی بۆ سەر کوردستان و بە ئامانجگرتنی چەندین بەرپرس و کەسایەتی سیاسی کورد. ئێمە پێشبینی ئەماکەین وە لە ساڵانی داهاتووە لە ئێستەوە بۆ داهاتوو بە منطقی تیرۆر تورکیا مامەڵە لەگەڵ دۆسەی کورد و پرسی کوردەکە. کورد پێویستەکە ئەم ڕووداوانە بکاتە ڕۆحی بەرگری، ڕۆحی ڕوبەڕووبوونەوە، ڕۆحی پەیامی چارەسەری کێشەی کورد لەسەر ئاسی دنیا و کۆمەلگای نێودەوڵەتی بێتە سەرخەت. دوو سەرکردەی ژن لە خامیشلۆ شەهید دەبن نە لە سنووری تورکایە نەمەترسین لەسەر تورکیا. تیرۆری ڕێحان بە خەسارەت لە دۆزی سیاسی کورد سیر دەکرێت بەڵام دەڵێن دەبێتە هۆی هاو هەڵوێستی نیشتیمانی و نەتەوەی و سووربوون لەسەر داکۆکیکردن لە مافەکانی گەلی کورد. زۆر کات لە مێژوودا هەوڵی لە ناوبردنی درراوە بەڵام ئەبینین کورد هەرماوە لای دوژمنەکان و داگیرکەرەکان ئەو خەونە کۆتایی بێت کە بیانەوێت میلەتێک بسڕنەوە گەلێک بسڕنەوە هەرگیز کۆتایی نایەت و لە ڕابردووشا زۆر هەوڵ درراوە هەوڵەکانی ژەزان کەچی بەسەرات و کۆتایی هاتووە. دوای تێپەڕبوونی چەند ڕۆژێک بەسەر هێرشێکی درۆنی تورکیا لە هەرێمی کوردستان و گیان لە دەستدانی دوو گەریلایی پارتی کرێکارانی کوردستان لە هێرشێکی تری هاوشێوەدا لە 26 لە باکوور و ڕۆژهەڵاتی سووریا یوسرا دەروێش هاوسەرۆکی دەستەی کارگەڕی کانتۆنی قامیشلۆ لێمان شاوێژ ڕاوێژکاری بەڕێوەبەرایەتی خۆسەر و فیرات تۆمایی شۆفێریان گیانیان لەدەستدا. سنوورکەریم دەنگی ئەمریکا سلێمانی.